سلااوڕێز هاوڕێیان خۆشەویستان خوشکان برایان بە هیوان باش بن ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕەوشە کاک مەسعود بارزانیان تێخست. وەڵا برا کاک مەسعود وەزعت شڕە بە دەردی ئەو گۆرانیەی گوتنی وەزعەکە شڕە. تووشیچیان کردی کاک مەسعود ئەو قورم ساغە فازڵ میرانیە. سەرۆتان باز دەکەم هاوڕێیان، ئێستا لۆتان باز دەکەم بە پەلا ویستم ئاگادار بن کە ئەوڕۆ مەسعود زۆر تووڕە بووە و بۆچ تووڕە بووە. خێربێن هاوڕێیان دەمەکاتە ئەم تەبیعەتەشی زۆر خراپمێ هاوڕێیان چێ مستەزعەفی هاوسۆزی لەگەڵ دەکەم. ئەمن ئەو یەک دوو سەعاتەی تەزامون لەگەڵ کاک مەسعودی کە وەزعی شڕە دلیشم زەر کردیە بڕوا بکەن. تەزامونە لەگەری کاکە ئینسان دەبی لەگە مستەزعەفین بی، لەگەر مستەزعەفین بی کە برا تووشی وەرتەیەکیان کرد قەت تەسەوڕی ناکرد هەڕەشەی وای کرد کورەبرا ڕۆ گوتمان دەبی چی لە پشتبی نەوەوی هەبی بە دەردی وەکو سەرۆتان باز دەکەم. هاوڕێیان ببورن ئەویستم 8 دەقەیەک هەندە قسە و باسکەم لەو ڕۆژە خۆشەی سویت. هاوڕێیان دەنگم باشە سلااوت دەبی ڕێز و خۆشەویستی کەس حالی بە حالی کاک مەسعود و کاک مەسرووری نەبی. مەرجە و برا گەورە بە شەرەف مەرجە بەتار بوو تاو دۆڵ دڕات تەقەی بڕە بەڕێزان کورەک چنە بۆ کاک مەسعود دۆزی خراپە براکەم ئەوە چ دەرێ زۆر باشە دەنگ زۆر باشە. بەڕێزان ئەو کۆبنەوەی مەسعود کەوا خۆی پیشاندا هەڕەشەی کردو ئەوە هەموو لەوەتی ئەمە دەیان ناسین با قسە گۆشتی هەندە ئەوان ناوەڵە زۆر ئەوەیە. مەسعود بارزانی کۆمەڵێک هەڕەشەی زۆر هەرزەکارانەی کرد یانی وا بەرەو مردن دەڕوا 78 ساڵە تا ئێستا وەکو هەرزەکارێک لێ دوان دەدا دایمووی سەعاتیش هەڕەشەی کردی دوای ئەوە گەلە خراپ لە سەخ نەک خۆی خۆزیێ لە سەخ خۆی بیرە هەموو کورد شکایتەوە هەر لە مادەی 140 هەر لە ڕیفراندۆم هەر کۆن لە دژی تورکیا پەنجەی هەر دە شەقان دەسمە ناو دیاربە کردایەوە بەرەو قەندی ڕۆی بەهەرحاڵ هەر لە ڕیفراندۆم هەمووی دۆر ئەوە مادەی 140 هەر لە ڕیفراندۆم 151 خاکەکەی دۆڕان بەس باش بوو بە خۆشی کورسەکەی دۆڕان تەگەری بە زۆرە منە دەریان کرد ئاوتیان کرد لە دنیای سیاست. ئێستاکە بە کامیرەی سەیری دێتە ناو دنیای سیاست. بەهەرحاڵ ئەو لێدوانەی مەسعود بارزانی شتێکی زۆر خراپ بووە. ئەوانە زوو غرور دەیانگری ئەمان ئەو ڕۆژە پێم گوتن ئەو شایان لێ دەتەشین ڕەنگی زۆر کەس ئەو بوو دەچی ئەمریکا هیچ حسابێک لە عێراق ناکەی لە ئێران ناکەی ئیستیفزاز دەکەی بە ئاوایەکی غرور دەتانگرێ لەولا مەسرور ڕەوانی ئەمریکای کرد لەولا نێچیری ئەوی کرد گوایە سەرکەوتنی زۆر گەورە بەدەست عێراق بەدەستدێنی ئێتو لە کاتێکدا تو دەبی سەیری پاشقانی خۆت بکەیت چ تێچت نییە ئێ مەسعود چی هەیە ئەس پێم برێت چی هەیە یعنی حزبەکەی خۆی نیوەی لەگەڵی نییە بڕوا بکە نێچیر لەگەڵی نییە خەڵک لەگەری نییە هیچ کارتەکرد نییە کە نییە کاک حەمەت هەیە کارتی ئاوگرتنەوە ئێستاش بازۆ کارتی ئاوگرتنەوە دەکەین چەند خەتەرە. بەڕێزان ئەو هەڕەشە هەرزەکارانەی مەسعودی ئەو زووە پیشۆتانەی مەسرور بارزانی کە وەکە نەما یعنی ئەو لە دەوڵەتشکی و تحدای ئێران دەکا و عێراق دەکا کورە ئێران لەسەر ڕووخاندی نۆشی بای هەندی هەیە خنخنۆچینگۆ بگری بەجددیمە بتانخن چین چه هەڕەشە دەکەن کورد ئەوە دە ئیسترزاز دەکەن جگە لە ئەوەی لە هەر حاڵەتێک ئەو شکستە گەورەی کە تووشی بووە ئەو ڕۆدیتە تاوان ئەمایان دەستخۆشی یەکەم جارە لە هەموو ئەو حزبانە دەکەم کە بەشداریان نەکرد ئەو پەیامەیاندا مەسعود بارزانی پێیان گوت ئەو کوڕەی جاران نمای ئاوای دەکرد هەموو حزبەکان لەگەڵی خردەبوونەوە خەڵک لەگەری دەبوو یعنی ئەنگۆگە بێتە بیرتان بیکار هاملتۆن هەموو خەڵک داهاتە سزادەی لە هەر مشکلێک دەبوو لەگەری بوو لە ڕفراندۆم بەو هەموو شکستەوە هەموو حزبەکان نەگەری بەس ئەو جارەی
38 حزب دەڵێن کۆبوونەوە بە هەر 38یان مناقەحوەتی کورسێکی ئەوش پارتی زێرەڤانی دایتێ هەمە هەیتی گۆڕان نیو کورسێکی هەیە تۆ وەرە بە هەر هەمان 10,000 دەنجیان نینایە ئەوە گەورەترین ئابڕوچوونە هەموو ئەو حزبانەی زیندوو بوون کاریگەرن ئاکتیڤن لە ناو کۆمەلگا ئاوتی مەسعود بارزانیان کرد لە دەوریان داوە هیچی تر ئەدوو لە بۆ نییە بە ناوی کورد قسە بکەیت بە ناوی کورد قسە بکەیت بڕۆ لەگەڵ حزبە مرتەزەقانەوە هەندێک حزب هەن هەر ئاوایانێ بکەت دێن ئاخر براکەم بابیر کامەلا هەیە ئەوە 1000 ماستاوی دەیانگوت 1000 ماستاوی لە بۆ جعفەر ئیمێکی دەکە ئێستاکە بڵێن کاکە مەسعود بارزانی کورد نەک بە دوو پێی بە 10 پێی غار دەدا کاکە هەمان مەشروعی کارتی ئاوەکەی لەوێت تەڕاح بکاتن بەنمونە ئەوانەت یعنی خڕبووینەوە یعنی حزبی شوعی و حزبی زەحمەت کێشان چ دەکەن خۆخوانە مەجلیسێکی وەهابی بچن لێی دابنیشن دوو قسەی لێ بکەن بەجددیمە چ کاریگەریانە ناو دنیای سیاسەتمایە هەموو حزبانەی کۆبوونەوە کە هامشن بە بەڕاشکایی پێیان بڵێن کاج خۆم ئێوە بەجددی هەر بەس بە ناو حزبمانە نە سەنگتانمایە نەڕۆ لۆژ سەنگتە لەبەر ئەوی هەموو کات ئاوانیە ئاوا مەسعود بارزانی لێتان دەکات دەچن خڕ دەبنەوە جورئەتتانیا هەبوو خەڵک و فەرقی لە نێوان دوو حزب بکاتن لەو ڕووداوی سیاسی دەگە ئێدۆ هەر یەک ڕێزکەی تاریکت گرتیە هەر بەو تاریشیدا دەڕێ ئەو هەلەیە لە هەموو انتخاباتە هیچ ناینی بەهەرحاڵ بەڕێزان فازڵ میرانی ماوەیەکە تڕۆکرایە لەسەر ئەوەی ئەڤین هروری و ما نازانم مەسعود کەیف پێی نایە دەمەکە یعنی ئەوە دەزانن تڕۆکرایە لە تڕۆکردنەکەی ئێستا بڕوا بکەن ئینتیقام دەکەن یعنی ئەمێن وەم دەزانی ئەوە بی یعنی پێشنیازی دایتە مەسعودی بە سۆر بە زیرەکەیەتی دایت ئێستا لەگە برادرە قسەم کردوتی و ئینتقامە نا بابە ئەوە ئینتقامی لێ دەکاتەوە ئەمە زانیاریم هەیە چۆن گوتی یەک دەیە باڵی نێچیر بە پێش بێخی دوو تۆڵەی خۆی لە مەسعودی دەکاتەوە بڕوا بکە ئەزانی زۆر کەسەوە تێدەگا کاکە هەندێک جار پێشنیازت دەدرێتێ لۆمل شکاندن هەیە ڕێگایەکت پێدا دەندرێ یەکێک لەو حزبە دیارانەی کوردستان سەرۆکەکەی پێیان گوت بۆ کووە لە ڕێفراندۆمۆندە لەگە مەسعود بارزانی گوت کاکە بەجددی بە دژایەتی هیچمان پێ نەکرد دەمانەیە بزانین بە شەکراوی بیخنچێنین یعنی فازڵ میرانی پێشنیازی لە مەسعود کرد بڕۆ لەگەڵ حزبانە خڕبەوە و دابنیشە و وا بکەوە مەسعود بەجێی کرد بوو دوێنێشەوە مەسعود زۆر لێی تووڕێە لە فازڵی هەتە سەیریش کرد لە تێکستەکەش و ژێرس ئەوەی سەرپەرشتی ئەو بووە فازڵ ئەو قۆرتەی لۆ لێدایە تا تووشی ئەو شکستە گەورەی کردیە تووشی ئەو شکستێ مەسعود فول وەلێ بەڕوان پێ بگات لێ فول بگوتی ئەو کابرایە وەچی مقاسێ کو دەزوڵێت تۆ ئەمن دەبڕیت حیای بردم مەسعودی ژوە نیانی بەخۆی تێبفکری گەشتە بڕوا بکەن زەهایمەری هەیە بڕوا پێ بکەن ئەو زانیارە لە زاری یەکێک لەو کەسانە نزیکەکانی لە بۆ من وەختی خۆی هاتیە محددە ناتوانانی زۆر ئەوبی ئەی کاکەوە نییە بیر بکاتەوە کورە برێ بابم یعنی ئەمە چ بچم کۆبنەوە بۆ حزبانە بکەم کە لەو 6 ساڵەی ئەوانم هەموو تڕۆ کردیە ڕۆژێک لە ڕۆژان استقبالم نەکردیە هاوڕێیان دەستخۆشیەکە لە چدایە لەوەی مەسعود بارزانی وەرە سیر بکەن یعنی لەو کۆبنەوەی ئەوە بێ 4-5 ساڵە مەسعود کەسیز لەو حزبانەی نەدیتە ئەوەندە خۆی پێ خودایەکی گەورە و ئەوەیە کەچی ئەو هەموو بایکۆتیان کرد وەی زانی ئەگەر مەسعود پاڤڵ خەنی دەبوو بڕوا بکە ئەگەر مەسعود پاڤڵ ڕەنگی سوبا بەنمونە هەموو حزبەکان یعنی مەسعود وای پیشانداگە استقبالیەکە چی بکە ینی مەرتەبەیەکی گەلە گەورەیە ها بۆ زانیاریتان کەچی کە مەسعودیش دیار نەبوو هەموو حزبەکان بایکۆتیان کرد بۆ ئەو شتێکی باش بوو و مەسعود خۆی دیت وە کوڕەکەشی دیت گرنگ فازڵ متنی ئەو ئیهانەی بە مەسعود بارزانی کرد ئەو ڕێڕەوە خراپە کرد مەسعودیش بەخۆی لەو بوو بۆیە زۆر تووڕێ لە فازڵی و هەستیان پێ کرد مەسعود تەسەوڕی ناکرد یعنی کاکە ئەوانە بڕوا بکەن کۆمەڵە کوی لە لیان نزیکە وانییەوە چی مە برینداریەکە کاکە وەڵڵی مەسعود بارزانی ئێستا ئیستفتای لەگە من و نەنێوان من و خۆتکەی بە قورئان دەدۆڕێی بڕوا بکە لە بەوە نییە من دەبەر ئەوی خەڵک چێ دژی دووبی خەڵک دەنگی پێدەدا خەڵک ڕقی لێتانە کاکە بێزار بوو 35 ساڵە 35 ساڵە کاکە هەر دزی دەکەی تۆ دەی نەوت بەڕێزان ئەوەی داهات شەفافیت بڕۆ لە پەیجێ ئەوەی ئەڵێ 77 ملیار دینار بەس ئیسلێمانیە بەس سلێمانی ها هەڵەبجەش نا ئێ باشە هەولێر دهۆک کورە دەیان شوێنی کە دەبی چەند بی کەچی 40-50 ملیار دینارە نادەنا عێراق
ئێکاکە خەڵک کەس دەگەرت نییە 35 ساڵە هەر بە دزی درۆز نایەتی برتانە سەرێ پەرلەمانتان ئیفلیت پێکرد کاکە نێچیری برازات سەرۆکی هەرێمە هیچ سادی لۆ ناکە بەخۆی ناستە یەک کۆبنەوەی سەرۆکی هەرێمی تێدابی خۆی پێ زۆر گەورەترە نێچیریە دەرێ ئەنگۆرنە پیرمام ئەنگۆرنە پیرمام نێچیر یعنی ئەو ئیشی سەرۆکاتی هەرێمە ئیشی پەرلەمانە هیچ سادیان لۆ ناکات دەچی بەخۆی دەوەرنە پیرمام ئاوا قەپۆزیان شکاند بە نێچیری شۆکە لە پشت ئەو ڕووداوای بوو بۆ زانیاریتان لە من وەگرن خۆ دیتە ڕێبوار کەریموەلی پیاوی کەسی گوتەبێژی نێچیرە بە بەشی نەهێنی بەخۆی ئەوەی تەرویزی کرد گوتێوی بچی بەشدار دەبی لەو نەکسەیە یعنی پارتێت و بەخۆت لەگەر نییە هەموو حزبەکی زیندی و ئاکتیڤەکان لەگەرت نیە کاکە خەڵک لێتان بێزارە بێتانتان کرد و حکومڕانی 6 ساڵەی مەسرور بارزانی ئەو بەربوومەکەیتی ئەوە بەربوومەکەیتی کە هیچ ئیساب لۆ کەس ناکە منەتی یەک حزب و کەس ناز ئەوی بەزە ئەوە حکومڕانێتی مەسرور بارزانی 6 ساڵە بوو کە حزب خەڵک کەس لەگەرتان نییە کاکە حەفلە دەکەن 20 کەس خڕناتەوە یعنی حتا لە ڕبواری نێودەوڵەتی دەیان ملیۆن ئەگە نەرم 100 ملیۆن دۆلاریاندا هەتا هەندێک لەو شتانیان دوای پێ 6 ساڵی پێخڕ کراوە ئێستاەوە لە ناوە خۆش دیتیان کاکە دەزانی ئەوە شکستەی گەورەیە لۆ مەسعود بارزانی لۆ سیاسەتی پارتی لۆ ئەو حکومڕانێتی مەسرور بارزانی کە کەسیان لەگەندمە یعنی عیب نەبی هیچیان دەرپیان نەگۆڕی دەرکرد کە کەسیان لەگەدانی چەندە زەعیف دەبن ئەو دە بە ئەمن خاڵش کەشتان پێ بڵێن یعنی ئەو هەڕەشانە بە ئەو دوو نوکتەیە بەڕاست لە بیرم نەچی ئەو برادرە گوتی لە بیرت نەچی یەک کاکە مەسعود بارزانی ئەو ماوەی زۆر تووڕێ بڕوا کە لەو ماوە لە پەیمانگەی کادیران قادر قاچاق خەسایتەوە گوتێک دەقە بۆ گیانی پادشێویدان دەقەکەی زۆر بۆ وەکو دەقەکەی پەکەکە هەیە ئەو زۆر دەخایە کە تەواو بۆ مەسعود بارزانی خۆی تووڕە کرد گوتی بابە سێ فاتە عەشم خوێن تا دەقەکەی تەواو نەبووە لۆ درێژت پێدا لە ناو قسەندی سانەی تووڕە بوتی کاکە ئەو خانیە نازانم چیان کردێ بە 3 دەفتەری 8 دەفتەرە گوتی کاکە 3 دەفتەری دەکاتن ئەڵێن مەسعود هەموو کات تووڕەیە بۆی ئەوی فازلیش هەر تووڕەیە زائیدەن مەسعود وا قسە دەکە لە ڕیفراندۆما قسەی کرد هەر بەردەوام 92 ساڵی لۆ ناوەخۆ ئەوە ڕەنگی لۆ چوبتە سەرێ بە عینادی و بە ئەوەی بەس لەگە دەرەوە هیچ پێ ناکرد کاکەوە دەرێن جارێک لەسەر ئەو هەڕەشانەی مەسعودی لە بۆ دەوڵەتی کوردی زوو دەیکرد کە تا تاڵەبانی بوو زوو نەرمی دەکردەوە و هێدی دەکرد و ئەیتر لینە دەگەڕا غەڵەتی گەورە بکە ئەگەنا بە خۆتان زەن لە 2014ەوە هەر دەیگوت دەوڵەتی ڕادەگەێنم دەوڵەتی ڕادەگەم جارێک تاڵەبانی بە نێچیری دەڵێ کاکە دێمەکەنیت کە دەست نەکەنی دەرێ نێچیر بەس لەو یەک شتاتیمە مامدنەوەوی هەیە دەرێ ناوەڵە دەرێ ئەو هەڕەشانە چێ لە دار و بەردی دەکاتن یعنی بەجددی یەکێک نەزانێ لە ڕیفراندۆم هەروای کرد لە مادەی 140 هەروای کرد لە هەموو ململانەکانی لەگەر مالیکی هەروای کرد لە هەر هەمووش دەچی شانیان ماز دەکات دەستەوە بەغدایە بە تێکشکاوی خۆشی زەعیف پیشاندا کوردیش هەموو دۆڕاند کابراایکە لەبەر ئەو ڕۆیای نیە لەبەر جێلەکە هیچ ڕاوێژکارێکی خۆیان ڕناگرن بە خۆیان کە لێیان دە قەومی یاڵە وەرن کاکە وەرە لێما قەومایە ئەگەنا بەس پارە لۆ خۆیانە دەسەڵات لۆ خۆیان و کوڕەکانیی خۆ حساب ئەو ئەنجومەنە قەشمەری کە دروستیان کردی ئەو ڕۆگوایە لە ناو حزبەکان ئیکاکە دی و پەرلەمانە حکوومەت لۆ چییە ئەنجومەنی حزب وەرە ساری بەرەی کوردستانی دەژێتەوە دەچی لەگەر ئەوەی دروست دەکا کەلەیدا قەومی وەرن کاکە کورد و کوردستانێ ئەدی ئەو فراکسیۆنانەی بەغدا لۆ چییە ئەنی بە جددیمە بەڕێزان ئەوجا ئەمن دوێنێ هەم ئەوەیە زیر خارجیان پێگوتن ئەمریکا دژی گرژیە کاکە و پشتت تێکە کورە مەسعود مەسرۆن گوت چن لە چاو ئیلۆن ماسک دنیا من لە بیرم چوو 130 میلیارد دۆلاری زەرەر کرد ترامپ سەی تێبەردە دەری کرد کورە پشتی لە ئیسرائیل کرد ئەنگوت چنی ئەنی بە دوو دیداری ئەوان نییە دنیاتان خراکرد کە نەما ئەوەتان نەدەستا بوونە رووسیا و نەوەویتان نەدەستە بە دوو دیداری ئەویش هەموو فەیک دیداری فەیک ئەوە بوو بۆیە یعنی کەسیان لەگە تۆ دەچیتی تەشقڵە بە عێراق دەکەی چت هەیە لە بۆڵی زیاتر لەگە پێشنازی ئاوگرتنەوەی کاکە هەمەکە مەسەلۆتان باز دەکەم بەڕێزان ئەم عێراقیەکان زۆر لی تووڕن زۆر عێراقیەکان ژێبەر ئیستیفزازیان دەکات عێراق لە ئەزمەیەکدایە دەترسیرەوەی هەیە ئەمریکا چەند لەگەری دێ و دەڕوا و لە وەرتەکە و نزیک انتخاباتیشن کاکە ئەوان ئامادە نین زۆر سازش بکەن
بەڵام ئەو زانیارە دوێنێم کرد ڕەنگی ئەمریکا زەخت بکە ڕەنگی ئێران و عێراق یعنی بە تایبەتی عێراقیەکان لەبەر شیعەگەری و جەشن و ئەو مەسەلە مسلمان بوونە ئەوە یەک دەکات بەس دڵنیابن لەوەی حدود لە بۆ ئەو مەسەلەیەدا دەندرێت یعنی ئەو کەڵەگایەی پارەی خۆم لۆ خۆم عێراقش دەبی ئی بەسرا و ئی هەمووی بێ لە دەرخواردی موچە خۆر بدرێ کاکایانی بە جددی بەوە بڵێن عێراق لەوەی حەقیتی بەس عێراق دەبی ئەمر قەبزی لە بۆ سەرانی مافیای پارتی یەکێتی دەرکە بدە کاکە ئەو پارەت چلێ دەکەن نەکبی میلەتەکی سابدەی میلەتەکی سزابدەی بەرحاڵ هادی ئامریەم دوێنێ بڕامگەیان وتم کاکە هادی ئامریان بە گژوە نایە وتیان کاکە بەناو ئەگوەرە مەسعود بارزانی لەو ئەزمەی قوتارکە سڵحمان لێ بکە ئاوها پەنجەی هەردە شەقان نەوەوی لە پشتان پۆتین یان سەرۆکی کۆریایە دای ئەوە دەچی دەبەر هادی ئامری دەپارێنەوە خۆشیان زەعیفشاندن کوردیش دەدۆڕێن بەرحاڵ پێیان گوتیە تو کابرایەکی غازەکە هەر خراپە کە دەیکەیەوە ئێسترزازمان دەکەی دوو لەگەر بەعسی و سنەکان و ئوردن خەریکی موعامەرەی زدی ئەو هاوپەیمانی نیشتیمانی هەیە کە پێکەوە لە حکوومەتن هاوڕێیان هاخر پارتی لەگەر شێعەکان لە حکوومەتدایە پێکەوە لەو بەرەیەدانا هەر لەو لا دەچی لەگە بەعسی ئوردنەکان موعامەرەمان لێ دەکەی لەو لایە کاکە ئەمە کەسی قەمان بەتونیە یعنی پارتی حزبێکی زۆر بێسیفەتە ها لەوە سەدر دەستی دوورکەتەوە پشتی تێ کرد هەلبوسی دەرکرا پشتی تێ کرد وتە کاکە تو هیچ جێی سقەنی یعنی لە معادلەی سیاسی پارتی ئەو حزبەیە هەموو دۆستەکانی بەجێ دێلی لە پێناوی کورسەکەی خۆی باشترین و ناوە لە عێراق نوێترینی ئەوەی یەکێتی ئەتا تاڵەبانی لەگەری بوو 100,000 پشتی تێ کردیە ئێستاش بۆیە عەرەبەکانیش لێی دادن کەسی قەی پێ نمایە هاوڕێیان یەک خاڵی تێی کۆتایی بڵێم کۆمەڵک نەخوێندەوار و سکرابی سیاسی هەن لا نمونێ حەمە عازی محمودی ئەوە دە 15 ساڵە دەری ئەوەی بگرنەوە کورکاچ خۆم یعنی ئاوا میدیاش ئەو من لە هۆنی دەرچوی زانکۆیە و ئاوادەکە چرک لە گوگلی دەگەڕێ کو علاقات و مەسرور بودجەی ئەو میلەتەی ئەوانیە وچی ئاوی لۆ کردیتەوە بڕوان پێ بکە لۆ ئاوای لۆ هێ من لە هۆنی نازانم و شتێکی لۆ دروست کرد لە کاتێکدا ئەو هێ من لە هۆنیە قڕم ساغا یعنی هیچ پلەکی نەبوو پلەی وەزیری دایە هاي بكيف حكومة قالطي بيدك هيج برنسيبي دولة مداري تدانية مسرور بارزاني أجنا هي من لوني هندي بيكي وزير البراكيكا موظفنا موظف بارحال كأوا تبلي دا سيب جاردي جورا مانيا دا أجر بياون بخود بمسعود بارزاني بحمي حازي محمودي بحمو بارتي أجر غيرتان هي ريفراندوم دكن أجر غيرتان هي ئاوی دەگرنەوە و ئەگە غیرەتان هەیە بایکۆتی هەڵبژاردن دەکەن یعنی بایکۆتی هەڵبژاردن دەکەی لە سنەی 22 دەوڵەتی عەرەبی باشترین لە سەدر ئەوە بایکۆتی کرد مراند سەدر کاکە 70 کورسی هەبوو بایکۆتی کرد چی لێ هات مردار بووە سنە 2005 چی لێ هات ئەوە تۆ چی دەچی بای ئەوەی دەکەی ئەوە دەکەی ریفراندۆم دەکەی ریفراندۆم ئەو کاتی کردیان کارتت هەبوو 151 لێجیدا هەر ئەو تەنما بوو پاڕایەوە هەتا بەس نەتڕوخێنن دەپڕ ئەگە مردین ئەوەش دەکەن ئاوی چ دەگرنەوە ئاوی دەگریەوە ئەو هەمەی ئەخر کۆمەڵک وا نەخوێندەوار و ئەوە کاکە تاوانی نێدوڵەتی ئاو بژیرێتەوە تاوانی دژەمرۆیەتیە یعنی عێراق و ئێران 8 ساڵ شەڕیان بوو نەیانکرد ئێرانش ئاوی نەگرتەوە لەبەر ئەوی تاوانی نێدوڵەتیە پۆتین نەوەوی هەیە شەڕی هەموو دنیا دەکا دانەوێڵە و زەیت و ئەوانەی بڕی قبوڵی ڕێزکەیە چاندۆ کردەوە وتیان ئەوش تاوانی مرۆیەتیە یعنی ئەو نەوتی ئۆکرانیا کورە یعنی دەیان نمونەی کە لەو بوارەنەی کورە داعش بە داعشاتی خۆی سەدی مووسڵی دەکەم بوو ڕووخە سەدەکەی بەرنەدا ئیمە هیچ کارتیان نییە هەیەی ئاوەکەی بگرەوە یعنی دەزانن دەگە مردن ئەو دەگرتنەوە ئەگەر مەسعود بارزانی غیرەتی هەیە ئەو ئەوەی دەگرتەوە باشە بزانە کو دەیان دەنە دادگا کورە هەندێکشت تاوانی نێدوڵەتیە دەوڵەتی زلهێز ناوێری بیکە ئەوە ئیسرائیل نەتەنیاهۆ چی کرد لەبەر ئەوەی تاوانی دژەمرۆیەتی بوو ئابلۆقەکان لەسەر شکان تەحەدای ئیسرائیل کرا بە قوربان ئەتو چی لە چاو پۆتین و لە چاو پۆتین و لە چاو ئیسرائیل
دوای ئەوە وەرە داعش بە فاشاتی خۆی ئەو دەست لە بۆ ئەو کارتەی نەبا هەمەی حاجی مەحموود و مەسعود بارزانی هێمن لە هۆنی تەپڵی لێدا ئاو دەگرینەوە ڕێفراندۆمەکی سەقەتتان کرد سەتا پێنج بابەت واز بینن بڕن دوورکەونەوە لە سیاست ئەنگۆ 35 ساڵە هیچ دەستکەوتەکتان نەبووە لە ئابووری سەربەخۆ لە ڕێفراندۆم لە چاکسازی لە یەک بخستنی پێشمەرگە وەڵڵاهی بشمێرم هەزارە ئەو کۆمەلگەتان فاسێ بڕۆ بابە بڕۆن واز بینن ئەو میلەتان پێتا ئەو هەزەلیلتان کردنیە لە بەرامبەر عێراق کورد لە دەوڵەتەوە ئێستا دەرێ بەس مەعاشم بدرێت یعنی ئەتا کەنجینێ واز دەرسوڵتەی ناینن ملەتی کوتان ڕسوا کرد فاسدتان کرد ڕسواتان کرد زەلیلتان کرد ئەو دێ چ فکری فاشی و دۆڕاو هەیە کۆمەڵێک سکرابی سیاسی هەن لە ئەوەی پێکەوە خڕ بدەبنەوە عێراق قەدرمان لێ کرد کاکەمە زەزانین عێراق قەدر دەکەم و چەنانێری بەس ئەنگۆ مسەببن ئەنگۆ بەهانەیان دەدەنە دەستی بەهەرحاڵ هاوڕێیان دوعا بکەن مەسعود بارزانی و پارتی ئەو بێعەقلی بکەن ئاوی بگرنەوە ئەگەر کورا سەدیان نییە ئاوەکەی لە چێ دەکرد چما پرۆژەیان کرد ئەوان بەس پرۆژەی بزنسیان کرد چما سەدەچیان کرد بتوان ئەوە گرتیانەوە لە چێ دەدەنی وەزان لە جیرفانی کاکە حەمەی دادرێ یان لە گوڵەخانەی دادنی بەهەرحاڵ ئەوەندە گەلحۆن یعنی هەر دەری بگرەوە بەس وەزانی بەلو ئەی ئاوێ ئاوانیە دەکاتن کوربابە و دەیان سەدی دەوێتن یان ڕفراندۆمەکەی زیندیکەوە بەشکم ئەو جارە ئەو مەسعود بارزانی و ماڵی بارزانیمان لە کۆڵ دەبتەوە هەر ئەو سیستەمە هەمووی دەڕاتن بڕوا بکەن ئەو سیاسەتی هەندەیە هەمووی بەهانەی دەداتە عێراق بێک هەرێمی کوردستان لە فیدراالێتەکە لە نابوو بە حکومی زاتێکی کارتۆنیان هەندێک حقوقی سەرخافیمان بدات بەهەرحاڵ هاوڕێیان ویستم ئەوە بدەم یەک فازڵ میرانی ئەو کردنەی بە مەسعود کردیە دوو مەسعود بارزانی و مەسرور خۆیان دیت ئەو سیاسەتە ئەرهابی و خۆپەرستی و ئەوە کاک خەڵک بەرگە نەگرتەوە لوتیان شکاندن تێگەیشتن کەس لەگەرتانیە بە حزبەکانیش کە وەخت خۆی ینی خەڵک دەمەکە لێتان بێزارە بەس ئەو حزبەکانیش کورە هاوڕێیان بڕواکە ئەو مەسعود بارزانیە سەتانەوەتی ئامۆزاکانی بەشێک لە خوشکەکانی برازا و کۆئەوەکانی کەس لەگەری نمایە کەس لەگەری نانێ چی لایە چی لەگەر ئەوە بکردیە چێ لەگەمایە کاتش خۆش وەکو گوتیشم بەر لەوەی قەپات کەم ئەمن لەگە مستەزعەفینم ئەوڕۆ کاک مەسعود وەزعی زۆر خراپە بۆی ئەو جرکە زەردە تەزامن سۆلیداریتێت لەگەڵی